بینەرانی ئازیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەلایەن خۆم و هەموو هاوڕێیان و هاوکارانم لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە گەرم و گەشترین سلااوەکانتان پێشکەش. ئازیزان جارێکی تر دەبینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنمەی ئاسۆی بەرابری. زۆربەی ژنان ئەمڕۆکە جگە لە بارودۆخی خراپی ئابووری، شەڕ و پەرەسەندنی دیاردەدزێوەکانی کۆمەلگای سەرمایەداری دایم هەڕەشیان لەسرە و گیانیان لە مەترسی کوشتندایە. بەداخەوە ئەم دیاردە نائینسانیە پەرەی سندووە و هەر ڕۆژە گوێبیست و شاهدی کوشتنی ژنانین. ئێمە بۆ ئەوتێکردنی ئەم باسە داوامان لە بەڕێز هۆزان مەحموود، نووسەر و چالاکی چەپ و تاجوای چەند پرسیارێکمان بداتەوە. ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. هۆزان خان، ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. زۆر سپاس بۆ ئێوەش، خۆشحاڵم. زۆر سپاس. هاوڕێ هۆزان، با پرسیاری یەکەمم لە ئێوە بکەم، ئەوە بێت کە بەگشتی بارودۆخی ژنان ئێوە چۆن لێکی دەدانەوە؟ بەڕای بارودۆخی ژنان بە درێژایی مێژوو هیچ کات باش نەبووە، بەڵام ئەوەی کە ئێستا زیاتر قسە لەسەر ئەم مەوزوعە ئەەکەین بە بۆنەی بەرەو پێشچوونی تەکنەلۆجیا بە شێوەیەکی گشتی هەواڵەکان لە بەردەستی هەموو ئینسانێکایە. تۆ هەر بەیانیان هەڵستی لە خەوسێرێکی مۆبایلەکەت یا کۆمپیوتەرەکەتەکەی هەچی هەواڵی کوشتار و تند و تیژی و بێڕێزی کە بە ژنانەکرێت لە زۆرێک لە گۆشەکانی دنیا دێتە بەرچاومان و بە زمانی خۆمان و بە زمانەکانی تریش. بۆیش بە بڕای من ئەوەی کە ئێستا زیاتر بەرچاو زۆرتر قسەی لەسەر ئەەکەین ئەوەیە کە دەستمان بە زانیاریەکان ڕائگال لەوەی کە چی ئەبزەرێ لە شوێنانی ترەگینا بە بڕای من بە درێژایی مێژوو تند و تیژی لە فۆرمە جیاوازیەکانە وجودی هەبوو بەرامبەر بە ژنان. بەڵێ هاوڕێ هۆزان، بەڕای ئێوە تایبەتمەندی ناموس بۆ ئەو کەسانەی کە دەبنە قاتڵی ژنان چییە کە هەتا دایکان کە خۆیان ژنن وەکو قوربانیان دەستیان هەیە لە قەتڵی کچەکانیاندا کە هاوکاریەکەن لەگەڵ شووەکانیان یان کوڕەکانیان؟ بەڵێ ئێمە سەرەتا گرنگە ئەوە باس بکەین کە ئەو شتێکە پێی دەوترێ شەرەفی پیاو کە ژن نوێنەرایەتی ئەم شەرەفە ئەکا، بۆچی تا ئێستاش کە سەدەی 21ەکە کە دەیان ساڵ و سەدەشت تەمانەت بەسەر خەباتی ژنان لە سەرتاسەری دنیا تێپەڕیوە بۆ ئەوەی خۆشمەندی دروست ببێ بۆی تونتیژی کەم بێتەوە بۆی پیاو ئەم مافە بەخۆی نەدا ژن بکوژێت و تونتیژی بەرامبەر بکە. بەڵام بەداخەوە لە زۆرێک لە شوێنی جیاواز لە وڵاتانی جیاواز تا ئێستا ژنان لەسەر بەهانەی شەرەف ئەکوژرێن و ئەم شتە کۆنە تازە نییە، تەنانەت لە سەردەمی ڕۆمەکانی شا ئەمە هەبووە، لە هەنێک لە ناو تیرەکان لە چینی شا هەبووە، تا ئەگاتە خۆر هەڵاتی ناوەڕاست و زیندە بە چاڵکردنی کچوو، تا ئەگاتەوە ئێستامان کە لە ژێرناوی شەرەفا ژن ئەکوژرێ بە دەستی پیاو. و ئەمە یەکێکە لەو کێشانەی کە لەو کاتۆ دەستپێکە کە ژن وەکو مڵکێتی پیاو ئەناسێنرێەوە، پیاو هەستەکە کە ئەو خاوەنەوە ینی ژن مڵکی ئەوە، بۆیش تا ئەو ئاستە ئەڕوا کە بیکوژێ بۆ ئەوەی لەو کۆد و چۆنەڵیت سنوور و مەرزانەی کە هەم یاساوە هەم دینەکەەوە هەم کۆدە کۆمەڵایەتیەکان دیاریان کردووە ژنان و کچانی خۆیان ڕاگرن قەتیسیان بکەن. ومن پێم وایە ئەمە ئەوەندەی سیستمی پەتریاکی لە ڕێگەی ئاین و لە ڕێگەی سیاست و لە ڕێگەی یاساکانەوە ئەم بەردەوامی داوە بەماوە فۆرمەکانی گۆڕیەوە چۆنڵی گۆڕانکاری بەسەرهێناوە، بەڵام هەر لە ژێرناوی شەرەفە ئەم شتە هەر هەیە بوونی هەیە کە لە عێراق لە 90ەکانی 60دان خۆی بە ئاشکرا ئەمەی لە یاسای لە پینەڵ کۆدی 111 چەسپان کە هەر پیاوێک لەسەر بەهانی شەرەف واتە غەسل العاری پێڵەن شتنەوەی شەرم لەسەر خێزانەکەی ژن بکوشێت زیندانی نایگرێتەوە. ئەمە ئەم پێشینانن کە من حەزم کرد باسی بکەین کە کۆنن تازە نین، بەڵام تا ئێستش ماوەنەوە بەداخۆ ئێمە لە کوردستانە بەم ڕۆژگارە شاهیدی کوشتن و چۆنەڵی بەدایان شێوازی جیاواز شاهێدی کوشتاری ژنانی کوردین بەلێشە. بەڵێ هاوڕێ هۆزان، ئێوە پێتان وایە توندوتیژی
لە شوێنێکەوە بۆ شوێنێتر فقط قوارەکەی دەگۆڕێ بەڵام هەر تونند و تیژێوانە؟ بێگومان کە تۆڵی تونند و تیژی هەموو فۆرمەکانی ئەگرێتەوە جا ئەم تونند و تیژیانە جستەین ڕۆحین مادین بۆ نمونە و پیاوە یا و باڵکی کە هاوکاری مادی لە کچەکە یا لە هاوسەرەکەی ئەگرێتەوە ئەمە تونند و تیژیە کە قسە و ناونەتۆرە و چزانم تەنانەت تەحرشی جنسی پەلاماری جنسی هەموو ئەمانە و یا کوشتاری ژنان بە هەر بەهانەیەک بێت خۆ لە ئەوروپاشا کوشتاری ژنان هەیە بەڵام هۆکاری جیا زۆر ژنە شەوە ئەڕاتەوە یا ڕۆژە غەیرەیەک پەلاماریە و ئەی کوژێت ینی ئەمە کێشەیەکە کە پیاو هەستەکات ئەو ئیمتیازەی هەیە بتوانێت لە هەر کات و ساتێکا بێ پەلاماری ژن بدات و بیکوژێ و ئەمە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ زۆر کۆنیش کە پەیوەندێکی گەورەی هەیە بە ممارەسەکردنی هێز و دەسەڵاتەوە پیاو بە درێژایی مێژوو ئەم شەڕەی لەگەڵ خۆی و لەگەڵ ڕەگەزی خۆشی هاوڕەگەزەکەی خۆشی کە پیاوە هەموو ئەم جنگانی لە دنیاکرێن هەمیم چەکانی لە دنیای دروستەکرێن کە ئێستا ئەخیر فۆرمەکەی ئۆتۆماوە تا هەمومان لە بەکارهێنانی چەکی ئۆتۆمە ترسیم بەوەی ئەم شەڕی ئۆکراین و رووسیاوە جاتۆ لە هەموو ئەم جنگانە و بیگرێکە پیاو هەیەی کە سەردەستەی و کە دروستی ئەرکا ئەنواعی فۆرمی بەکارهێناوە بۆ سەڕینەوەی خۆی بۆ لە ناوبردننی مرۆڤایەتی لەوەشەوە دیسان چۆنەڵی پاوە سترەگڵێک ینی کێشمەکێشێکی هێز و دەسەڵاتی تری هەیە ئەوش لەگەڵ ژنایە کە ناوێ ژن هاوشانی بێت ناوێ ژن چۆنەڵی بەشێک بێت لەو دنیاەوە پیاپی وایە ئەو خۆی تەنها بوونەوەرێکە کە ئەم زەمینە لەژێر دەستایەتی کە ئەم سەرزەمینە هی ئەوە و ئەوە ئەبێ یاساکان دەرکە ژینگە وێرانەکات هەموو ئاژەڵەکان ئەبڕێتەوە ینی ژن ئەکوژێ مناڵە کوژێ یەکترە کوژێ پیاوە کوژێ جەنگە کات چەکی خەتەرناک دروسەکات یان بە جۆرێ لە جۆرەکان مێنتاڵەتی پیاوسالاری کارەساتی وا گەورەی خڵقانووە کە بە جۆرێک پیا دەبێ باز لەو پیاواناکەین کە لە دەسەڵاتان کە حەزبیان بەدەستەوەیە ئاینیان بەدەستەوەیە منبەریان بەدەستەوەی ئەمانە هەر کامە و بە پێی توانە و بە پێی پێگەی خۆی جۆرێک لە هێز ئەوێ لە دەسەڵات ممارەسە بکات تا ئەگاتە ناو خودی ماڵەکە کە دیسانەوە پیاو ئێوێ ممارسی دەسەڵات کاتەوە بەسەر بینەکانی ناو خانەوادەکە ئەمە ئەو شتانن کە بەڕاستی ئێمەگە زۆر وردیکەینەوە بە وردی بچینە بنج و بناوانی بۆمان دەرەکەوێت هەر چۆن کە تەنانەت بەر لە هاتنی ئاینەکانیش لە ڕۆمی کۆنەوە لە گریک یۆنانی کۆنەوە کە چۆن حتا لە لە چۆنڵیت وێناکردنی خواوەندەکانی شاکە ژن هەمیشە وەک باڵا وەک فیتنا وەکو سەرچاوی شەڕ و فیتنەی وە بێ کۆنتترۆل بکرێەوە بێت و بوونەوەرێکی شەڕەنگیزەوە کەمترەوە ئەقلانی نییە و ئەمە پیاوە دەبێت لێغاوی بکە جڵەوی بکە ئەمە هەر ئەگەر تۆ سەیری بکەی لە هەموو ئەو تیۆلۆژیایی کە وجودی هەیە و لە هەموو ئەو خوراافاتانەی کە دروست کراون ئەبینیت ژن بەردەوام ئەو وێنایی لەسەر دروست کراوە کە دەبێت کۆنتترۆل بکرێت و ئەمەش ئەگەڕێتەوە پەیوەندێکی گەوری بە بڕای من وەک یەکێک لە فاکتەرەکان بە ممارسەکردن و ئیمتیازاتی پیاوانەوە هەیە بەسەر دنیاەوە بەسەر ژنیشا بە بڕای من. بەڵێ زۆر سپاس باشە هاوڕێ هۆزان بام پرسیارە بکەم بۆچی ئەو کەسانەی کە لەژێر ناوی شەرەف و ناموز ژنان دەکوژن ئەگەر ناویان بنیتە قاتڵی ژنان زۆر بەڕاحەتی ڕزگاریانە بێ لە ئەو جورمەی کە کردیانەوە هۆکارەکەی چییە بەڕای ئێوە؟ سیر کە ئێستا بۆ نمونە ینی کۆمەلگا بەگشتی دەستخۆشی لە ناڵم هەموو کۆمەلگاکە بەڵامەوانی کە هەڵگری بیری پیاوسالارین تەنان لە ناویانە ژنیشان بەگشتی دەستخۆشی لەو پیاواناکەن کە ژنە کوژنەی مە هەر ئێستا کۆمنتەکان سیر کە لەو شوێنانی کە وێنەی ژنێکدانێن کە ئەم ژنە کوژرا لەلایەن پیاوێکەوە هەمووی زۆرینە دەستخۆشی بۆ پیاوەکەی لە ناخۆشتێکی کردو بۆیە کوشتێتی یعنی تا ئەو ڕادەیە ئێمە مافی جڵەوکردن مافی سەرکوتکردن و کۆنتترۆلکردن دراوە بە پیاو کە ئەگەریش بکوژرێت هەر خەتای ژنەکەیکەواتە شتێکی کردووە ینی ئەمە ئەقلەتە گشتێکەیە کە ئێمە مامەڵەی لەگەڵاکەین کە زۆر خەتەرناک و کارەساتاوێجا تا ئەگاتە ناو یاساکان چێدانناوە ئەو حیزبانەی کە لە کوردستانە بۆ بوونێن باسی باشوور بکەین
هەموو حیزبانە هەڵگری بیری پیا و سالارین و بەردەوام کاری لەسەرەکەن و بنیادێنێن و بەرهەمی ئەهێنەوە و یاساکانیش پارێزەری ژنان نییە هەرچەنە ئەگەر بە جۆرێک ڕازەنراوەتەوە و هینێکی تری پیاهێنراوە ڕەنگێکی تری بەسەراهێنراوە بەڵام لە ناوەڕۆکە دیسانەوە پیا ئازا دەکرێت و گوێی کەیسەکەی نادرێت و بە دووادا چوونی بۆ ناکرێت لەبەرەوەی بە بڕوای من کۆی کۆمەلگا و دەسەڵات و حیزبەکان و ئاین و مزگەوتەکان و ئەمانە هەموو کۆکن لەسەرەوەی کار ژن دەبێت کۆنتترۆل بکرێ و ئەگەر بە قسەی پیاوانی ناوخێزان هەڵسوکەوت نەکات بیشکوژرێت ئەوە خەتای ژنەکەی ئەمە شتێکە کە ئێمە بەڕاستی بەردەوام بەریەکەوین لە هەموو کەیسی ژن کوشتنێکە. بەڵێ هاوڕێ هۆزان هۆی ئەم دیاردە چییە؟ ئایا فقط کولتوری کۆمەلگایە یان بنەماڵەیە یان هۆکارەکانی چییە؟ یەکشت نییە چەندین هۆکار هەیە کە بە درێژایی مێژووای کردووە ئێمە تا ئەم ئاستە بڕێن ئێمە کۆمەلگای کوردی ئەگەر زۆر دقیقتر سەیری بکەین کۆمەلگایە کە بەردەوام کێشە سازە ینی جەنگی تایە ئەین کۆمەلگایە کە ئەکتیڤە بە جەنگ جایتر ینی هەر تۆ سەیری ئەم 30 ساڵەکە چەندین جەنگ ڕووی داوە لەسەر و خاکەی ئێمە ئەخیریان جەنگی دژی داعشە ئەگەر ئێمە سەیری بکەین لە دوای داعشەوە تا ئێستا کۆنە پارێزی و ژنکوژی زۆر زیاتر بووە تا بەرلەوە ینی زیاتر بووە ئێستا مەسە من هەر ئەمڕۆ هەواڵەکانم سیر کرد هەواڵی دووسێ ژنی کوژراوم بیست هەر لە زاخۆوە تا ئاگات سلێمانی دەوروبەری ینی هەواڵەکان زۆر زیاتر بوون و لەگەڵ هەموو جەنگێکا تونوتیژی پیاوانش زیاترە بێ بەرامبەر بە ژنان و ئەمە لێکۆڵینەوەی فێمینیستی زۆر لەسەر کراوە کە جەنگ بە شێوەیەکی گشتی جۆرێک لە تونوتیژی لە ئاستی کۆمەلگا و لە ئاستی سیاسی و لە ئاستی سەربازیە ئەهێنێتەوە بەردەمی هەمومان کە دوای تەواوبوونی جەنگەکەش و دوای کۆتایی هاتنی شتەکان هێشتا کۆمەلگا هەر چۆنەڵێ ئەکسپۆز کراوە هەر خراوەتە بەردەمی ئەو تونوتیژیان و زۆر جار تونتیژیانە دەگەڕێتەوە ناو ماڵەکان بە چەند قات زیاتر و بۆ هێشتۆ ئەبینی لە دوای داعشەوە بەتابەت ئیسلامیەکان زۆر زیاتر زمانیان کراوەتەوە و دوای بەدەسەڵات گەشتین تاالبان لە ئەفغانستانیش و هەموو ئەمانە جۆرێک لە چۆنەڵیت هێز و ئەنەرژی داوە بە هێزە کۆنە پارێز و ئیسلامیەکان لە ناو کوردستانە کە بانگەشی زیاتر بۆ تۆدڕەوی بۆ هەڕەشاکردن لەسەر ئازادیەکانی ئینسان بۆ بڕۆ مزگەوتەکان بەم ڕۆژانی جومعە و ڕۆژانی تر لەم کەبەرەکانیەوە بەردەوام تۆ ئەبیستی کە چۆن پیاوانی نوێشکەر لەوێدا هان ئەدەن کە تونوتیژی بکەن و ژن و مناڵیان کۆنتترۆلکەن ئەمانە هەر هەمووی پتێ نەتەوێت دێتەوە سەر یەک چۆنی دێتەوە ناو یەک قاپ ئەو قاپەش خێزانە و هەمووی پڕە بێت لە تونوتیژی هەر لە قسەی مەلایەک و بانخوازیەکەوە لە ئینترنێت بێت لە مزگەوت بێت لە سەرجادە بێت تا ئەگاتەوە ئەو یاسانی کە پشتی ژن ناگرن تا ئەگاتەوە ئەو حیزبانی کە بەردەوام لە ڕێگەی میدیاکانیان و لە ڕێگەی سیاستەکانیانەوە پیا و سالاوی پیاوگەرایی بەرهەمهێنەوە ئەمانە هەمی دەستەدەنە دەستیەک و ئەشبینی جەهەنەمێک بۆ ژنان خراوە بەڕاستی لە کوردستانە. بەڵێ هاوڕێ هۆزان تەئسیری کوشتنی ژنان و دایکان چه ڕنگدانەوەیەکی لەسەر بنەماڵە هەیە بە تایبەت بۆ منداڵانێک کە دایکیان یان لە بنەماڵەکەیاندا ژنێک دەکوژرێ؟ بێگومان ئەمە کارەساتە ئەمە خۆی هەر جیاواز لە کوشتنەکە کە ینی نامرۆڤانەترین جۆری مامەڵی ئینسانە بەرامبەر بە یەکتر بە تایبەت کەسە نزیکەکانت زین چۆنەیەنیکێک لەو شتانی کە لە ئەوروپا شکاتێ ژنێکە کوژێ یەکەم کەس لە ناو خێزانەکەیان مەشکوکن ئەی سەیرە تۆ ئێمە دایمە پێمان وایە دەرەوە خەتەرە بۆ ئێمە بەڵام زۆرجار ناو ماڵەکەی خۆمان خەتەرترە لە دەرەوە بۆ لە بەرۆی پیاوت لەگەڵایە جام پیا و باوکە برایە هاوسەرە یا هەر شتێکی ترە و ئەمە کارساتە کە تۆ نزیکترین کەسی خۆت ببێتەوە بە بکوژیتەوە ئەنی ژیانە لێبسەنێتەوە و بۆ نمونە ئێمە زۆر جار میدیاکانی کوردستان ئەبینین کاتێک کە ژنێکە کوژرێ ئەو میدیانە ئەچنە ئەوێ ئەو ڕۆژنامە نووسانە مایکرۆفۆنە خەنە بەردەمی مناڵەکان و تەواوی چیرۆکەکەیان پێ ئەگەڕنەوە کە چۆن دایکت یا خوشکەتی ئەمە کوژرا لە ناو ماڵەکە حتا مناڵەکە ئەیان باش شوێنەکەیان شەنە یعنی تەنانەت میدیاش بەشێکە لە کوشتنەکە بە بڕوای من لە کوردستانی زۆر جا مناڵەکەیان بردوتە سەر تەلەڤیزیۆن ئەم مناڵە ئەنواعی ترۆمای لەلا دروست بوو مناڵە شۆکە مناڵە
تۆقاوە منەڵە چۆن ئەبێ جارێکە هەر باسی ئەو مۆزۆعی لێ بپرسید ئایمیدیا ئێستا زۆر کارە ساتاوی ترە لە دام و دەستگای پۆلیس و جوزانم ئەمریکا بەحسا عدالت بۆ ژنان بەدەست بهێنرێ ئەمان دێن تەداخلێکی خەتەرتریشەکەن و لێرەیە تۆ ئەبینی ئەم مناڵانەی کورد کە لە دایک و باوکیان خوشکیانە هەر ئەو تونندوچی ژیانی کە لە ناو ماڵە ئەکرێت بۆ ئەبد لە ناو ئەم مناڵایە ئەمێنێتەوە بۆ ئەبد لەوانەیە ئەم مناڵش ببێتەوە بە قاتڵێک ببێتەوە بە ژن کوژێک خۆ ئەگەر کچ بێت ئەوە تەواوی ژیانی کۆمەلگا خەڵک خۆگەر فرسەتی ئەوەی بۆ هەڵکێ ژیان پێک بهێنێ بەردەوام ئەم مۆرە پێوەیەتی کە تۆ دایکت لەسەر شەرەف کوژرا کە تۆ ئەوە کە تۆ یعنی کارەسات بۆ چەندنەوەیەک ئەخڵقێت نەک بەس بەتەنیا بۆ ئەو کەسی کە ئەکوژرێ ئەمەش ئەو شتانەیە کە بەداخەوە مرۆڤی تونند و چیژبیری لێ ناکاتەوە و بیر لەوە ناکاتەوە کە ئەم ئەکتەی ئەو چەندینەوە بەدبەختەکە و لەیبڵ ئەکرێت یعنی مۆریان لێ ئەدرێ کە ئەمە ئەو ئایلێن ئەمە ئەوەن بتابش لە کۆمەلگای ئێمەمانانە کۆم تا ڕادەیەک کۆنەپارێزی کۆمەڵایەتی لە ئاستێکی بەرزایەوە ئەگەر کچیان هەبێ و بۆ ئەبد بە چاوێکی سوک سەیرەکرێن خۆگەر کوڕیشان هەبێ جۆرێکی تر تونتیژی ئەکاتەوە ئەنی بازنەیەکە لە ڕاستی تونتیژی بازنەیەکە کە باوکەی کات کوڕ چاوی لێکات و کچیش کە ئەبینێ دایکی ملکە چەولێ ئەدرێ و یاهینە بێت ئەمیش فێر ئەبێت چۆنڵی تەسلیم بوو بێت یعنی داپۆکی لە خۆی پێ ناکرێت کە گەورە بێ ئەگەر تونتیشی بەرامبەر کرێت بەڵی هاوڕێ هۆزانوەکو دوایین پرسیار لە چەند ساڵی ئەخیردا کوشتنی ژنان پەرەی سندووە و چالاکانی بزوتنەوەی ژنان و چالاکانی مەدەنی و ئازادی خواست لە دژی ئەم دیاردەیە هەستاون بە پشتیوانی و دروستکردنی پەناگا و خانەی ئەمن بۆ شاردنەوەی ئەم ژنانە کارڕەشەیان لەسرە ئەمە چەندە توانی وە کاریگەر بێت و هەنگاوی دوایی دەبێت چی بێت و بۆ ڕزگاری یەکجاری ئەم ژنانە دەبێت چی بکرێت بێگومان ئەمانە خراپ نین یعنیمە پێشکەشکردنی خەدەمات بۆ ئەو ژنانی کە تونجیژیان بەرامبەر کراوە یاخود هاوکاریکردنیان کاتێک تونجیژیان بەرامبەرەکرێ یارمەتیان بەنژیان دروستکەنەوە ئەمە بەڵام ئەم جۆرە خزمەتگوزاریانە لە کۆمەڵگەی کوردیا زۆ مەحدودە کۆمەڵی هۆکار هەیە کە ڕێکخراوەکانی ژنان سەربەخۆنین یا وابەستەی فەندی دەرەکین یاخود دروستکراوی حیزبەکانن کە لە هەردوو حاڵەتەکەیە ڕبتێکی وایان بە زۆرینەی ژنەکانی کۆمەلگاوە نییە زۆرتریش لە پلاستەرێکە چونکە ئەدرێن بەسەر بریدێکی قوڵە و حەلنین ینی ڕێگە چارە نین ئەمانە و بەڵام ئەوەی کە دەکرێت چارستە ئەنی چۆنڵیت هەنگاوێک نزیکترمان بخاتەوە لە ئازادی زیاتر و سەرتاسەریتری ڕزگاری ژنانیش خۆڕێخستنە ڕێکخراوبوونە ڕێکخراوی جەماوەری ینی بزوتنەوەی کۆمەڵایەتی ئێمە لە کوردستانە ئەو شتانەمان نییە ینی بڵێ بزوتنەوەیکی ژنانت هەیە بە ئایدیا و ئایدۆلۆجی و بنەمای فکری و استراتیژی هەبێەوە کۆمەڵێک ڕێکخراون لێر و لەوێ هەڵتۆقیون و ئەگە جاروبارە شتێ بکەنیان نەیکەن ینی لە ئاستی فکریشا لەو ئاستانەیانین کە خوێندنەوانە بێ بۆ کۆمەلگا کە ئەم خوێندنەوانە تەسیر کاتە سەر استراتیژی و پراکتیسیان ئەمە کێشانن کە بە بڕوای من ئەوەندەی تریش کێشەکانی ژنانی قوڵتر کردوتەوە چونکە نەتوانن کۆمەکی خوان بکەن نەتوان کۆمەکی هاوڕەگەزەکانیان کەن بە بڕوای من بەڵام ئەکرێت لە جیاتیەوە هەموو کوشتارە ژنان خۆیان ڕێکخەنەوە من پێم وایە کەیسی ماریا هێگرێمە بینەوە سەرباسکردنی کوشتنی ناموسی ئەگەر یەک دوو دقە درێژی بکەینەوە بەرنامەکەمان کەیسی ماریا کە کوژرا مەسەلەکە هەر شەرف نەبوو لەسەر ئازادی کوژرا لەبەر ئەو کچە بڕیاری یا بۆ ئەوێ بۆ شێوەیە بژی و بۆیە کوژرا بۆیش بە بڕوای من لە ئێستاە هەنێک بەشێک لەو کوشتنانی ژنانیش کە ڕوئەدا تەنیا پەیوەندی بە مەسلەی ناموسەوە نییە یاخود شەرف زۆرێک لە کەیسەکان لەوانەیە ئەمە هەر نەیانگرێتەوە تۆ زۆر جارپیایەک لەسەرەوەی ژنەکەی پەرداخی ئای بۆ ناهێنێ هەڵستی ئەمە شەرف نییە ئەمە پەیوەندی بە تونتیژی پیاوانەوە هەیە کە ئێمە دەبێت ئەوەش شیکار بکەین و باسی بکەین کە ئەم جۆرە تونتیژی پیاوانەی لەوە هاتووە کە ئیمتیازی پیاوێتی ئەدرێ بە پیاو کە ئەو بۆی هەیە تەنانە دەگەر ژنەکەشی چایەکەی یا چێشتەکەی لە کاتخوا دروست نەکردبێ بیکوژە کاتەمە ناچێتەوە خانی شەرەفەوە کۆماچێتە خانی زۆشتی ترەوە بۆیش بە بڕوای من گرنگە ئێمە فرەڕەهەند سەیری کێشەکان بکەین وە لەگەڵ ئەوەشە بە هەمان شێوەش چۆنەڵی پێشنیارەکانمان بۆ ئەوە بێت کە
ژنان لە کوردستانە خۆیان ڕێک خەنجایەت لە گەڕەکەکانایە لەسەر ئاستێکی ترایە و خۆیان لە ناوخۆیانە گروپ و کۆلەکتیڤ دروست بکەن یعنی دەمڕاست و فریاد ڕست و ئەمانە لە ناو ڕێکخرا و لێرە و لەوێ و حیزب و ئەمانەیە بتابێت لە باشووری کوردستان چکە بەتایبەت ئێمە زۆرێک لە ژنانیشمان چوونە وەزارەتەکان و پەرلەمانەوە لە بەرهەمهێنەرەوەی پیا و سالاری زیاتر شتێکی تریان پێشکەش بە دۆزی ژن نەکرد بە بڕوای من. بەڵێ هاوڕێ هۆزان من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان قسێکتان هەیە وەکو قسەی کۆتایی فەرموون. من لە ڕاستیە لەسەر لە ئەوڵەوە پرسیارێک لێ کردم کە ئایا ژنان خۆشیان بۆ زۆر جار بەشدارە بن لەوەی کە هاوکاری پیاوەکان کەن لە کوشتن و ئەمانەیە ئەوە بیرم چوو وەڵامت بەمەوە. سیرکە ئێمە لە هەموو جیهانە وەگوتم پیاو ئەم گۆی زەویە بە مڵکی خۆی سیرەکە و پێی وایە بێت تەحەکومی پێوە بکە ماڵین پیاو لێرا من وەک چەمک پیاو بەکارهێنم بەو مانایی کە سیستمێکە لە ئیمتیازات و لە پیاوگەرایی کە بۆ خودی پیاوانیش زەرری هەیە ئەوە و ژنانیش بەشێک لە ژنان بۆی لەم هێز و دەسەڵاتە لەم کای هێز و دەسەڵەتای جێگەیان بێتەوە بەرنەفرەتی پیاوان نەکەون هەڵە درێنە دەرەوەی ئەم حوزەی دەسەڵاتی پیاوە دێن هاوکاریەکەن جایتر چ لە کوشتنی هاوکاریکردنیان بێ لە کوشتنی کچەکانیان چ لە هاوکاریکردنیان بێ لە سیاست و ئەجەندای پیا و سالارانەیان چ بۆ نمونە تۆ حیزبی ئیسلامی سیاسی هەیە ڕێکخراوی ژنانی هەیە ئەم ڕێکخراوانە هەموو کاتێک دێنە سەرجادە لە دژی ئازادی ژن قساکەن ئەمانە کۆمەڵێک پیا و سالارن لە بەرگی ژنان کەواتە تۆ ئەمانە شەڕی ئەو دەسەڵات شەڕی ئەوە ئەکەن کە لەم فەزایە بن کە پیا و دروستی کردووە بۆ خۆیەوە بەشێکی بچکۆلان بەرکەوێ هەچەنەگەر ئەو بەشە دژایەتیکردنی ژنانیش بێت ئەمە ینی وەرگرتنی ئیمتیازە بەڕاستی بەڵام لە فۆرمێکی زۆر ناشرینە و بۆ نمونە تۆ زۆر جار دایکەکە ئەگەر هاوکاری کوڕەکانی یا باوکەکە نەکات لە کوشتنی کچەکەیە احتیمالی زۆرەی ئەویش بکوشن و وەکو ژنێکی چۆنەڵێیت بێکەرامەت و بێحرمەت مامەڵا ئەکرێ کە هاوکار نەبوو لەوەی کە کچەکەی کە ملکەتیان نییە چۆنڵیت دیسپلین بکەن ئەمە شەروە گوتم ئەنوای ئەم لایەنانی هەیە کە ئەکرێ بەو شێوەیە سەیری بکەین من سپاسدانەکەم لە کۆتایی ئەو قسەیەکم نەماوە. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆیەوە کە بەشداری بەنامە ئێمە بوون. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ هۆزان مەحموود نووسەر لە بواری ژنان و هەڵسوڕاوی چەپکە بەشدار بوو لە بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری ئێمە. بەڵێ ئازیزان و خۆشەویستانی بینەری بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنمەیەکی تر و هەفتێکی دیکە ماڵاوە.